تا خاوەن ماڵ دزی گرت دز خاوەن ماڵی گرت تۆ وەرە سەر لەو مەتەڵە دەربکە. گۆرانیەکە هەم ئاوازەکە هەم بەرهەمەکەشی کوردیە، بەڵام دێن بە ناوی ئاوازی عەرەبی بە کوردی دەفرۆشنەوە. ڕاستی چیرۆکەکە ئەمەیە. گۆرانی ئەم هەرنگون لە ساڵی 2018 تۆمار کراوە و 8 مانگ بەر لە ئێستا بڵاو کراوەتەوە. ئاوازەکەی هی گەنجێکی کووردە بە ناوی لەوەند یوسف. هەروە ئەم بەرهەمە لە ڕۆژاوای کوردستان کاری لەسەر کراوە. کەچی 2 هەفتە بەر لە ئێستا هونەرمەندی عێراقی سەلیم سالم ئەم بەرهەمەی بەدوێت لەگەڵ تاها قادر تۆمار کردو لە ژێرناو و ئاوازی خۆی بڵاوی کردوتەوە. واتە ئاوازێکی کوردی لەلایەن هونەرمەندێکی عێراقی کراوە بە عەرەبی و لەگەڵ کوردێک بە هاوبەشی گوتراوەتەوە. ئێستا ئەم گۆرانیە لە عێراقدا ترێندە و سبەی وەک هەر ئاوازێکی تری کوردی دەکرێت بە ئاوازی عەرەبی. يا جماله طلع على خواله شطرون الصلي مثلك يتمغلى شايف حاله.